زیاد بێ لە هەمان کاتەواتە بە شێوەی کاش و بە شێوەی حەواڵە دۆلاری کەمتر دەخستە بازاڕەوە کە ئەمەش بە تایبەت بۆ بازرگانەکانی ناچار کردبوو لە بەروی کە حەواڵە وەستا بوویان بڵێ حەواڵە کەم ببەوە ناچار بوون ڕووبکەنە نێو بازاڕەکانی دراوە بۆ ئەوەی کە بتوانێت دۆلار بەدەست بێنن کە مەژوای کردو بە شێوەیەکی گشتی خواستێکی زۆر لەسەر دۆلار دروست ببێ لە زانستی ئابووریشدا وایە هەر شتێکە خواست زۆر لەسەری زیادکە خستنە ڕووکەم بێ نرخەکەی بەرز دەبێت یاخود بەهاکەی بەرز دەبێتەوە. بەڵام لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا بانکی ناوەندی عێراقی سیاسەتی خۆی گۆڕی وای کرد کە ڕۆژانە بڕێکی زیاتر دۆلار بخاتە بازاڕەوە کە ئێستا ڕۆژانە زیاتر لە 200 میلیۆن دۆلار دەخاتە بازاڕەوە کە ئەمەش کاریگەری گەورەی دروست کردووە لەسەر بازار ئەو جوول و ئەو شڵەژاوی کە لە چەند مانگی ڕابردوودا هەبوو بۆ ئێستا کەم بۆتەوە مەژوای کردووە کە نرخی دۆلار لە بازاڕەکاندا دابەزێت. بەڵام ئایا کە نرخی دۆلار دابەزێت تا چەند کاریگەری دەبێت لەسەر نرخی کاڵا و شمەکەکان لە بازاردا بە تایبەت بۆ ئێستا کەوا وردە نزیک دەبینەوە لە خەڵک شتاکڕێ خەمیەوەیەتی کە شتەکان ئەگەر 1000 دیناریشی بچێتە سەر بەمان بۆ خەڵک زۆر بێگومان بەدڵنیایەوە لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ سۆران عەبدولغەفور کە بەڕێزیا بەڕێبەری چاودێری بازرگانی کاک سۆران بەیانیت باش و بەخێراتی سڵاو سەرچاو بەخێراتی کاک سۆران لەگەڵ نزیکبوونەوە لە بۆنەکانە بە شێوەیەکی گشتی هەڵبەت کە خوازە سەر شمەک و کاڵاکان زیادەبێ نرخەکان بەرز دەبێتەوە بەڵام لەگەڵەوەشدا بۆ ئێستا کە نرخی دۆلار دابەزیوە دەبێت نرخی کاڵا و شمەکەکان هەرزان بوو بێ ئێستا نرخ چۆنە لە نێو بازاردا سڵاوتان لەبێ باینتان باش خۆتان نەزانن هەموو بەرزبوونێکی وەجی ناجێگیری نرخی دۆلار لە بازارە پشوی لە بازارە دروستەکە ئەو ماوەی پێشوو کە ئاماژۆ پێ بەڵێ وابوو دۆلار گەشتە 170,000 دینار ئەمە وای کرد کە پشێکی زۆر بێ بازارێکی ژە ناو شاری سلێمانیە دروست بێ بەس ئێستا بەعەکسەوەیە ئێستا کە نرخی دۆلار بەو شوێ دابەزین بەخۆوە بینیوەتەوە و دوایەوە ئەو بەڕیاری بانکی مرکزی کە یای کە ئێستا بۆ بازرگانەکان کەوانەی هەوی بازرگانیانێ لەگەڵیان ژوورە بازرگانەکان و پشگیریەکرێن ئەمە مامەڵە بازرگانەکان کە دۆلار وەڵێ بە 2000 ئەوە حتمما نرخەکان بە شوێکی بەرچاو دابەزین بەخۆوە بینێ و ئێستاش کە ئێستا بۆ نمونە ئێستا نرخی دۆلار بۆ لە 144 145 140 باشترە لەوەی لە 155 بوو یعنی هەموو گەڵایە 10,000 دینار دابەزین بەخۆوە بینێ تۆ مامەڵی گەڵایەک ناکەیت تۆ مامەڵی بەجاری ملیۆنە دۆلارەکە بازرگان ئەمە وا کات هەموو نرخەکان دابەزین بەخۆوە بینێ و ئەمە بەرهەمەگی کێ بینینەوە مانگێکی تر چکە تۆ ئێستا ئەم نرخانە کە ئێستا دابەزی ئەو کەسانی کە حەواڵاتەوە بڵێ ئەگەر هیچ شتێک ڕوونەیە خۆ دەزانی لە وڵاتی ئێمە جاری وایە بە بەسیترین هەواڵ شتەکان ئەفرنەوە عینەکەکان ئەبنەوە بە دووقات و سێقات و دوای نرخی دۆلار بۆ شوی لێدە بەڵی شەڵا شتیوان ڕوونایەتەوە چکە بانکی مرکزی سیاسەتێکی هەیە کە بۆ نمونە ساڵی پار لە 120 کردی بە 146 ئەوە جێگیر بوو یعنی ماوەی 2 ساڵ نرخ جێگیر بوو ئێستا کە کردوێ بە 2000 ئەمە جێگیرە بێت تا بەرنامە پلانی خۆیان کاکەن خۆی ئەمە کێشەکەی ئەمەیە یعنی ئێستا ساڵانی پێشوو کە نرخی دۆلار 120 و 125 بوو ماوەی چەند ساڵ بوو نرخەکان جێگیر بوو چکە گۆڕانکاری بەسەردا ناهات بۆ نمونە 500 دینار 250 750 ئەوە نەبوو یەکسەر بێ بە 146 یعنی هەموو گەڵایە لە 125 زیای کرد ئەمە وای کرد هەموو نرخی خواردنێ لە 120 زیاد بکە لە بازارە بەبێ هیچ هۆکارێ بێجگەلەوەی کە دینار دابەزینی بەخۆ بینی ئەمە وای کرد لەو کاتەیە ئێمە بینیمان نرخەکان بۆ شێ بەرز بۆ دەسەڵاتی کەسیتیان نەما بەس ئێستا لەخوا بەزیابێت کە ئێستا نرخە دابەزین بەخۆ بینی ئێمە بە دڵنیایەوەڵین ئێستا نرخ دابەزیوە بەس باشتر دابەز بەڵێ کاک سۆران وەکو بەڕێزشت ئاماژت پێکرد هەواڵەکانی کەناڵەکانی ڕاگەیاندن و میدیا بۆ خۆی کاریگەرێکی گەورەی هەیە لە بابەتی نرخەکاندا لەبەرەوەی وەکو ئاماژت پێکرد لەگەڵ هەر دەنگۆیەکدا دەنگۆی ئەو بڵاو بێتەوە کە نرخەکان بەرز دەبنەوە لە بازارەکاندا یعنی ئەمە لە ڕووی سایکۆلۆژیەوە ئەگەر دوکانارێکش مەبەستی نەبێت ئەو نرخە بەرزکاتەوە لەوانەیە ئیستیغلالی ئەم هەواڵە بکات بەڵێ ترسی لا دروستە بێ یان ئیستیغلالی ئەو هەواڵە بکات و بێگومان لەوانەیە دەستکاری نرخە بکات ڕاستە ئێوە وەکو لە بەرنامەی پێشووتریش ئاماژەت پێکرد ئێوە ئاگاداری نرخەکان بە شێوەیەکی گشتی بەڵام چی بکرێت ئەو میکانیزمانە چین بۆ ئەوی لەگەڵ هەر دەنگۆیەکی هەواڵێکی دەستگایەکی میدیاییدا یاخود کەناڵێکی ڕاگەاندندا دوکانار هەر لە خۆیەوە نەچێت بڕات ئیستیغلالی ئەم دۆخە بکات و یەکسەر بچێ 1000 دینار 500 دینار بخاتە سەر باڵێن نرخی شمەک و کاڵەکان لەبەرەوەی 250 دیناری عێراقیش هەر زۆرە بۆ هاوڵاتی بۆ گیرفانی هاوڵاتی خۆی بەرپرسیارەتی میدیا زۆر گرنگە یعنی بەڕاستی
هەموو هاواڵێک کە بڵاو بێتەوە خاستنە سەر سوشیال میدیایە یعنی هەموو خەڵک چاوی لەسەر ئەو هەواڵەیە بەس ناچێت لە کۆڵینەوە بکات بزانە ینی بانگراوندی ئەو شتە چییە ئەو شتە چییە یعنی تۆ یەکسەر بۆ نمونە ئێستا ئێمە هەر بەسیترین قسە بکەین لە کاتی ئەم شتانەیە گەورەترین کێشە لە بازارە دروست دەبێت بەس تۆ چی ما ئەبێ هەورکردنەوەی خەڵکی یعنی ئێمە لە کاتی بۆ نمونە شەڕی ئوکراینە و رووسیایە یعنی حەچی هاوڵەتی بۆ ئەو خواردن نییە ئێمە ئەمان بەڵێ خواردن بەڵێ ئەمانە خواردن هەیە گەنجینە مامشانەیە ئەم یعنی تۆ بێ لەم کاتانەیە هێواش ینی نەفسێتی هاوڵاتی هێواشکەیتەوە ینی پەلاماری باپەرش ناچوە لە الحەمدولله تا ئێستاش ئەو شتانی کە هەیە بۆ نمونە لە بازارەکانە زۆر باشه یعنی تۆ سەیریکە هیچ شتێک لە خەڵک نەبراوە یعنی ڕاکە بە شوێن ئەمەیە تۆ بڕۆ وڵاتانی ئەوروپا یعنی سەیری دەکرد بۆ زەیتێ لە سعات دەیوانە لەسان تا ئێوارە زەیتێکیان بەرەکەەوە ئێمە هەموو شتەکان متەوەفر و بەدەل لەوەش ئەم مەسەرەی ئەم نرخانی کە هەیە یعنی ئێمە نرخ وەرەگری بۆ نمونە لەو کاتەیە هەج بازرگانێک کە مادەیەکی هێنا ئاهات مەنەفێسەکەی هێنا و نرخی هێنا بۆ لای ئێمە ئەی بۆ نمونە کارتۆنی 7,000 پیا و بین بە چەند یعنی خۆیش بازرگانە ئیش بۆ قازانجیشەکە لەبەرەوە بەدڵنیاییەوە ئێمە لە هەموو نرخەکانە کۆڵینەوە و دوای ئەوە داچوونی وردی ژەکەین بۆ نرخەکان بۆ نمونە مانگی ڕەمەزانی پیرۆز یعنی خۆتان نەزان ئێستا ئەو بەرەو جەژنە ڕووین جژنی ڕەمەزانی پیرۆز کە پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان و جیهانی ژەکەین بە بۆنی جەژنەوە سیرەکەی ئێستا قەڵەباڵغی زۆر لە بازارەکاندا هەیە نرخەکانیش نۆرمەڵە زۆر ئاساییە شتەکان لەبەر ئەوەی هەموو شتەکان متەوەفرە کە شت هەبوو لە بازارە ئەوە سیرەکەی نرخەکان وەکو خۆیمەوە بگرە داوازینی ژەبێ ئێمە هەر دوێنێ کە دوێنێ شەمە بۆ ئێمە داوامی فەرمیمان هەیە چکار لەبەرەوەی ئێمە خۆدا نەزان بۆی جژنەکان بەڵێ 15 شوێن لە شاری سەمای داشکانی کردووە یعنی 15 مارکێتی گەورە لە ناو شاری سەمای داشکانی کردو بۆ هاوڵاتی کاکسۆران ئێوە جگە لە چاودێریکردنەکانی ئێوە یان بڵێم جگە لە دیاریکردنەکانی ئەو نرخانی کە ئێوە دیاریەکەن وجدانی بازرگانەکان وجدانی فرۆشیارەکان ئەوە تا چەند ڕۆڵە بینێ لە بەرزکردنەوە نزمکردنەوەی نرخیش زۆر باشە یعنی بەڕاستی ئێمە لە ناو شاری سلێمانیان یعنی وەکو ئاماژەم پێ ئەو نرخانی کە هەیە هەیە ئەبێت یعنی تۆ بڵی لەوانێ لە هەر هەیە بەس چییە مهمە نیسبەتە باشەکەی زۆرە یعنی تۆ ئێستا ئەم بازرگانی لای ئێمە سەیریکە خۆیان کەین بۆ لا دەڵێ ئێمە ئەمەمان پیاوبین بە چەند ئەمە بەرنامەیەکی زۆر باشە یعنی تۆ زانی بە چەند کڕیوێتی چەندیش خێرەکات ئەمە هیچ کەسەوە ناکە لەگەڵ تۆیە ینی ئێمە ئەوکو ئەو چاودێری کە هەمانە لەسەر شوێنەکان و دوایەوە ئێمە دەچوونی وردەکەین بۆ نرخەکانی تریش بۆ نمونە ئەچینە مارکێتێک و سەیرەکەین برنجێک لەمێرە بە 10,000 لێوە بە 12,000 بۆچی بە 12,000 بەبێ هیچ جۆکارێ و یەکسەر داخستنی بووە لەبەرەوە چاودێرێکی ورد هەیە لەسەر شوێنەکە وەڵامی فرۆشیار ئەوەیە کاکسۆران من بەگرانکردن ئێمە ناڵم لە فرۆشیارەکەش داوای وەسڵەکەین زين شو كومبانيا كبيرة يعني أبدا شو كردوا كأشوان أو وصلكي لوركرم زانة شنها شو صار بونمونا بسيطين شد صوزوميوا يعلوا بونمونا همو كسك أشيتا أو شنانا قاطع كان وصلياتي تماتا بونغي خير بونغي كولك بونغي فاصل بلين فاصلة تربونغي ليمو بونغي همو نسرا ولا بناية إما بدل لو خمان نرخ مان هي لبرو يما لجنك مان هي تايبت لعلوا سجم لنا البيندال كنت همور جن نرخ مان بوي لعلوا برا اليوم نرخاكين لبرو بدل نيا وبتاشوني يقول دكين بو سجم نرخ بلا كاك سوران نرخي گوشت لم چون روجي رابردو جيگير تانكر للان برستانو 20,000 دينار عراقي جا بحكم وكي ملنا خلقين وكروجنامانك وكو راقات كارك حالاتيان قليدة كان هشتالا نرخكا بتابع السوشيال ميديا شو جناب داماجت بيكر قلية واكن الله ان شاء الله هر دسكاري نكرا لبروي نرخكا هر گرانه بالنسبه لگرفانی حاڵاتیانەوە ئەی وا پێشبینی ئەکرێت کە نرخی گۆشت بێتە خوارانێ لەوەی کە 16,000 و 17,000 جاران بێ بەروی چەندین خێزانی هەژار هەیە خۆ دەزانی کە ئەلانێ نەتوانن دابینی بکەن بەڕاستی بەتایبەت لەم بەرە جەژنان و لەم بۆنە ئاینی کە وا بەنیازە بێت زۆر ڕاست خەمی هاوڵاتی زۆرە بەڕاستی گۆشتێکەکە لەو مادە سەرەکیانی کە بەداخەوە بەرزبوونێکی زۆری بەخۆ بینی دەسەڵاتی ئێمەیان نییە چونکە تۆ ئەوان لە مایانەکەی کردن زیینەقەپان بەرزە ینی خۆزگەم گۆشت وە بە 10,000 دینار ئەو تەمەنە هەمومانە ینی کێ لەگەڵ هەرزانیانە بەس تۆ چیەکەیت کە زیینەقەپان بە 9,000 دینار بێ چولێ 20,000ەکەی لەسەر خۆی ینی تۆ 2,000 داوەزی ینی کە جاری وایە 1,000 دینار بەرزە بە هەڵاجی گەورە دروست دەبێت
لە سوۆسیال میدیا و لە هەموو شوێنەکان گۆشت بەرز بوو قیمە 3000 دابەزیوە بەرخیش 2000 دابەزیوە ئێمە باسی بەرخەکەین خۆی ئێمە کێشەکەی ئەم شاری ئیسلێمانیە بەرخە یعنی تێسا مەڕ بە 14 بەڵێ لەبەری گۆشتی ناسکێوێ ئێستا مەڕ بزن هەیە بە 16000 و 14000 مانگا هەیە بە 12000 و 13000 ئێمە کێشەکەمان ئەم دوو جۆرەیە ئەم دوو جۆرە لە بازارگانی شاری ئیسلێمانیە هەموو خەڵکێکی خوات و دوای ئەوە خۆزگەم بووە بە 10000 دینار ئێمە لەگەڵ هەرزانیە ئەگەرێک هەیە نزمتر بێتەوە ئێمە ئەوەی ئینشەڵڵا ئەوەی ئێمە بڕیارمان نا بۆ جاری ترکەوتمان ئاژەڵی زۆر بەڕێوەیە و دوای ئاژەڵی خۆشمان پێ ئەگات ئیشەڵا لە ماوەی دوای جەژنیشان نرخەکە هەندێکی ترێتە خوارێتەوە دۆخی جارانی خۆیان کرد بووە بە 10000 دینار بۆ هەموو هاوڵاتی نرخی مریشک کێشەمانە ئێمە کێشەمان نرخی مریشک نرخی جێگیرمان نییە بۆ مریشک مانگی پێشوو بە خۆبەرهەمی ناوخۆیمان زۆرە کاکسۆرانی ڕێژەکە ئەو نەزۆرە بەشی پێدەویستی ناوخۆ زۆر ئێمە کێشەیەکی چیمانێ لە مریشکە نرخمان جێگیر نییە مانگی پێشوو بینیتان بە 2000 بوو 1950 2000 بوو بە 200 بەڵێ سەیرەکەی ئەمە کێشەیەکە لەگەڵ کێڵگە پەلەوەرەکانە ئێمە چەند ساڵە هەمانە ئێمە لە نرخی سلێمانی 1000 کێڵگی پەلەوەریمانەیە بۆ نمونە کە نرخ دائەوەزێ بەجارێ 700 قاعەتی کردووە هەمووی زەرمەندە هەمووی زەرمەندە تۆ 7 ملیۆن لە وەجبێکە 8 ملیۆن لە وەجبێکە زەرەکەی ناتوانانی تێکیتەوە چی دەبزێت مەجموعی قاعە هەیە لەوانەیە 30 قاعەیەک یان 100 قاعەیەک تێیەکەنەوە سێرەکەی نرخەکە کەی خەنە بازار و بەرزە لەبەرەوەی عەرض کەمە یعنی مریشک کەمە لە بازارە ئەوانەی فرۆشت بۆ گرانیە چونکە ئیتر نییە لە بازارە لەبەر ئەوە ئێمە سە بڕیارێکیشمان هەیە کە کاتێ مریش گەشتە 4.5 ناڵین بڕا بە خواری عێراق ئەمە وا کاتێک بەڵێ کە نرخەکان دابەزێتەوە بۆ نمونە گەشتە 5.5 ئەو ڕۆژە خۆتان نەزانن یەکسەر ڕێگامانگەر هاتەوە 4.5 لەبەرەوە ئێمە تەمە ناکەین نرخەکە و کوجارەی لێبێتەوە بەس چۆن نەکێڵگە پەلەوەرەکان زەرەکەن هاوڵاتی زەرەکە بەس ئەو زەرەرەی کە باسێکی کاکسۆران خۆ بەردەوام نییە دروستە بەردەوامە ئەزانی بۆچی بەردەوامە تا بەرنامەیەک نەبێت بۆ تێکردنی وەجبەی ئەم کێڵگە پەلەوەرە ئەم کێشەیەمان توش بێت ئینجا بەرنامە بکێدەین ئەو بەرنامەیە ئەوان خۆیان ئەوان کۆمەڵەیەکیان هەیە یعنی بۆ نمونە کێشەیەکی تریشمانی ئەمان مەجموعەیەکی شوێنیان هەیە نایاسایین ینی هەر دانراون ینی نە مۆڵەتیانێ نێکشتیانێ لە شوێنەکانی تە بۆ نمونە لە دەوروبەری شاری سلێمانی ناو شاران نییە بۆ لە قەزا و ناحەکانە هەیە ئەمە کێشەی گەوری بۆ دروستکردین بەجارێ کێشەی بۆ نمونە شوێنێک 30,000 مریشکەگەری و چلی تێکردو سێرەکەی بەجارێ یەک وەجبەی بەپێی ئەو نەخۆشیانی کە هەیە بردارە بێتەوە ئەمە زەرەرەکەی لەوە لەو کێڵگە پەلەوانەکەی ئێمە باجەکەمان بەڵێ ئیشەڵا ئەویش دوای جەژن بەدڵنیای ئەویش دابەزین بخۆین لەبەر ئەوەی مریشکی بێشمار تێکراوەتەوە جوچکە دوای جەژن ئەویش دابەز بخۆین کاک سۆران ئەو میکانیزمانە چین بۆ دابەزینی وتت کێشەی زینە قەپان هەیە ئەم کێشەی زینە قەپانە چی لێ بکرێت چۆن چارەسەر کرێت ئەنی بەڕێز وەکو بەڕێوەبەری چاودێری بازرگانی ڕێنمایی چییە بۆ ئەوی کێشەی زینە قەپانەکە چارەسەر بکرێت بەم میکانیزمە زانستیانە بۆی وردە نرخی کۆشت بێتە خوارەوانێ بە دوای ئەویشە مەسلەی فڕوج ئەوەی کە ئاماژت پێکرد نازانم جوچکێ بۆ بڵێ ئەوەی بۆ مریشکیش هەم دیسانەوانەیە بێتە خوارەوان مریشکەکەەوە واز دەبێنە لەبەرەوەی باسمان کرد بەس گۆشتەکە تەبەن ئێمە مەجموعەیە ڕێکارمان گرتە بەر بۆ نمونە نەمانێش یەک ئاژەڵ بڕا بە خواری عێراق ئەمە ماوەی 2 هەفتەیە جێبەجێکرەوە حەچی بازگەیە بە هیچ شوێک نایاڵین بڕا بە خواری عێراق ئەمە وای لێکرد ئەو نرخە داوازین بەخۆ بینێ ئێستا لە سنوورەکانەوە کراوەیە اینجا دوای ئاسانکاری بۆ هەموو بازرگانێ بکرێ بۆ ئەوەی هەموو جۆرە ئاژەڵەکان بێنێ بەمەرجێ بەژێر ڕێنمایەکانی ڤێتەنەریا بێت ئەم ئاسانکاریە نەکراوە تا ئێستا کراوە ئێستا ئێمە هەچ کەسێک بچێ بیهێنێ لە هەر شوێنێکەوە ئێمە ئاسانکاری بۆ بکەین خۆتۆی تر ئەبێ لەم کاتەیە حکومەتی خۆماخۆ حکومەتی هەرێمی کوردستان گومرگ لابەرێ چۆن ساڵی پار مادە خۆراکەکان دەوری 14 مادەی خۆراکی بۆ ماوەی 6 مانگ گومرگی لابردەها لە 4 بۆ 15 لەم ماوەیەشە بۆی نرخی زینە قەپان دابەزێتەوە ئەبێ هەم وەزاری دارایی گۆمرگەوە زۆر بۆ نمونە سەرێک ئاژەڵ 35,000 دینارە ئەمە ئەکەوێتە سەر ئەو گۆشتە ئەگەر بە کاتی ئەو گومرکە لا ببرێ نرخ دابەزێت دوای دانرایەوە چۆنە موقەتە چکە تۆ چۆن شوێن یەت ئاژەڵ یەت کە ئاژەڵێکی زۆر هاتەمایانەکەەوە دوای ئەو ڕێگارەی کاشمان و ئاماژەم پێ نێڵین بڕا بە خوار و عێراق و بۆ شوێنەکان و ئاسانکاری بکرێت بۆ هەموو ئەو کەسانی کەن لە وڵاتانی بۆ نمونە ئێستا خەڵک چۆ بۆ ئەرمینیای هێنێ
خەڵک چۆ بۆ جۆرجیا ئێمە هەوڵماناوە هەندێک کەسی تر هەیە ئێستا بە تەمام چن بۆ نیوزیلەندا ئوسترالیا بهێنن بەس چییە ئەمە کڕی تارەکەی زۆرە لەوانەیە تۆزێت نرخەکەی بەس هەر لەوەی خۆمان باشتر هەر لەوەی خۆمان باشتر هەرزانترەکەی لەبەرەوە ئێمە هەموو ئاسانکاریە بکەین بۆ ئەوەی بتوانین نرخی گۆشت داوازی لەبەری خواردنی سەرەکی هەموو هاوڵاتی کاک سۆران بۆ بابەتی کۆگا سەرەکیەکان لە بەرنامەی ماوەی پێشەستە بەرنامەی کەشمان کرد باس کۆگا سەرەکیەکانمان کرد بۆ بابەت سەوزە و میوە و ئەوانە ینی هەتا ئاگات بە خواردەمەنیەکانی تریش بگومانە ئێستا بەرە جەژنانە چکلێتیش بابەتێکی ترە وەکەوەی کە بەڕستان ئاگادار بن و چاودێری بکەن نرخی ئەو کاڵایانە با بڵێن بەتایبەت شکلێت چۆنە لە ئێستا نرخێکی باشی هەیە گونجاوە بۆ گیرفانی هاوڵاتی بەپی کوالەتەکەی جۆرا چکلێتمانێ بۆ نمونە چکلێتمانەیە بە 2000 چکلێتیشمانەیە بە 20,000 ئەمە هاوڵاتی بەکاربەر خۆی بەکارێنێ ئەکەوێتە سەر خۆی ینی بەڕاستی ئێمە مانە نەمانەیە ئەوی کەمکانەتی کەم بێت لەوانێ 2000 و 3000 و 4000 کەفڕە و دەسەڵاتی کەسی تیانە ئەوەی تریش امکانەتی زۆرە لەوانێ نەستەلەی کڕێکی لێ 20,000 نارە شیرینیەکە کڕێ ئەمانەی ڕەحەتە الخوم و ئەم شتانی کە هەیە لە بازاڕەکانە ئەمەی ئەم شتانی کە هەیە بە بەڵێ ئەم شتانێ لەبەر ئەوە خواستی هاوڵاتەکانی شار بە هەمان چارەساتی شەمانە ئەنواع چارەساتمانەیە چارەساتمانە چولی بە 5,000 نارە چارەساتیشمانە چولی بە 30,000 نارە هەمووی بەپی ئەو کوالیتی ئەو چارەساتانی کە هەیە بەس ئێمە چۆنە ئێمە بۆ نمونە دیژنەکان مەچێتە شوێنی ئەو ئامادەکردنی چارەساتانە لەبەری بزانین چکە چەنەها شوێنمان کرد دۆختی خۆی کە چون چەرسی کۆنیان کردوتە ناو چارەسەکانەوە ئەمە کێشە بووە ئێمە هەمومان دەست بەسەراگرتووە لەبەر ئەوە ئێستا دیژنەکانمان تا خاستن بە شەو سەردانی ئەو شوێنانەکات ئەوانی کە چەرەسێ دوای ئەو چکلێت و شتانی کە هەشە ئێمە بۆ نمونە کە چکلێک هەڵڕژاوە ئەبێ کارتۆنەکەی لێیان مەوجود بێ بۆی بزانین با بەروارەکەی مەزبوطە لەبەر ئەوە ئێمە بە دڵنیاییەوە چاودێری گوردی ئەو شوێنە ناکەین هەتا ئەو شوێنانەی بۆ نمونە سێرەکەی فاسۆلەی هەڕشتووە نیسکی هەڕشتووە ئەبێ گونیەکەی لێیان مەوجود بێ کە بزانین ئەو بەروارە مەوجودە لەبەر ئەوە بە دڵنیاییەوە چاودێری گوردی ئەو شوێنەژە ئەو کۆگانی کە لە هەرێمی کوردستانە هەنیان بە دیاریکراوی بڵێن سلێمانی کاکسۆران هەڵبەت کۆمەڵێک تایبەتمەندی هەیە لە پلەی گەرمی و کۆمەڵێک شتی تر هەیە کە پێویستە لەو کۆگانە هەبێ کۆگاکانی ئێمە تا چەند گونجاون بۆ هەڵگرتنی ئەو کاڵاشمەکانە باشن بەپی ئەو چاودێریانی کێوەی کە ئێمە ڕێنمای ژمارە دوومان هەیە لەلایەن وەزارەتی بازرگانی پیشەسازیەوە دەچێت 28 نقاطە باش ئێمە کە ئەچینە ئەو کۆگایانە ئەو 28 نقاطە هەمووی بۆ خاوەن کۆگای وتراوە ئەبێت جێبەجێیکە ئێمە چەندها کۆگا هەیە کە چین سەرگن پالەتی نییە یعنی ئەمە کە بەسیترین ئیشەکە بێ ئەو شتانە لەسەر پالەتدان بێ مەسافەکەی 30 سانتیم لە بینی لای ئەو دیوارە بە دوور بێ بینی پالەتەکان ئەبێ 30 سانتیمەی بۆی هاتوچوی پیا بکرێ اینجا دوای ئەوە من مەسلەی ئاوەڕۆ مەسلەی کامەری چاودێری مەسلەی بەرگری شارستانی مەسلەی بیمەی تەندروستی و کارتی تەندروستی بۆ کارمەندەکان اینجا مەسلەی بوونی هەوای فێنک ئەمان هەمووی لەو ڕێنمانەیە کە بەجێبەجە چەندەها کۆگا هەیە لە ناو شاری سلێمانیە کە پابەنە بۆ ڕێنمانە ئێمە بە بڕی جیاواز غەڕاممان کرد بەنەبوونی خاڵێک و دوان بەڵێ بۆچی چکە جاری وا هەیە ئەو کە سەفریان دەکەوتەمی جێبەجێ ئێمە چینەوە ئەڵێن ئەم ڕێنمایە و ماوە جێبەجێکە چکە ئێمە وەستینی ئەڵین بۆ دوجار ئاگادار کرایەوە بەڵێ کاچێ کۆگایەکە کاتە جاری وا هەیە هاوڵاتەکە لەبەر خۆیەت پێمانەڵێ ئەو ڕێنمانە چین کە من کۆگای بکەمەوە ئەمە ئێمە ڕێنماکانی ئەمە ڕێنماکانە بڕۆ جێبەجێکە و دوای هەندێک ڕێمای تریژە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە دەرچووە تیمەکانی تەندروستی ئەوان خۆیان ئەزانن بۆ نمونە کەسێک شوێنێکی ترەکاتە بەپی جۆری شوێنەکە بۆ نمونە کاشی بێ تەختەکە ئەمانە هەمووی ڕێنمای درا بۆ شوێنانە چه حاڵەتێکە ئەگاتە دادگایان کەیسەکە کە پابەند نەبوو بۆ نمونە کاگەدارمە دوای ئەوەی غرامەیە دەکرێت اینجا دوای ئەو یەکەم غرامە کە وەسڵە بەستی بکرێت بە سێقات بۆ گەمولێنێ بە 3 ملیۆن دوای ئەوەی سەرە دەی بەدادگا کاک سۆران سەرەتای بەناوەکە باسمان لە جلوبەرگ کرد وتت بە خۆشحاڵیەوە زۆر شوێن هەن وابزان 15 شوێنە دوت ئەوە خواردن بوو بەڵێ ژمارێکی زۆر باڵێن لە کۆگای جلوبەرگ فرۆشتن لەو شوێنانێکی جلوبەرگە فرۆشن ئایا مۆڵ بێت یاخود هەتا دوایی بێت داشکاندنیان کردو ئەنجام داشکاندانە زۆربەی کات بە تایتڵێکی گەورە نووسراوە لە 180 لە 150 ئێتر ئاوا جۆرا و جۆرە با بڵێ تا چەند بە دوواداچوونتان کردووە بۆی بزانین وەکو چۆن خواردەمەنەکان بزان ئەمە
کۆنیەت یەکەڵی تازەکە کرابێت بۆی بەدواداچونتان کردو بۆی بزان لە ناو نرخانی کە دانراوە لەسەر جلوبەرگەکان هەر بە فعلی وایە گۆڕانکاری بەسەردا هاتووە لەوەی کە بۆ نمونە پارچەیەک ژل پێشتر بە 25,000 بووە ئێستا بە 15,000 یاخود بە 10,000 بێت بەدواداچونتان بۆ ئەو کردووە بەدڵنیایە بەداچوونی گوڵمان کردووە بەڵێ چکە ئەوان هەموو داشکانەکە بێمە ئاگادار بین ینی ئەو شوێنانی کە نووسیت لە ساهشتا ئێمە ئەچینە ئەو شوێنە بۆ نمونە خۆم و هەموو شوێنەکە لە ساهشتا نەکراوە ئەمە هاوڵاتی جاری وا هەیە ئەکەوێتە هەڵەوە لەو ئیشەیە بۆ نمونە لەوانەیە 100 پارچە جلی کردوێ بەو جۆرە لە ساهشتا لەبەرەوە ئێمە ئەو جلانی کە کردوێتی ئەو نرخی کە لەسەرێتی تازەکە بڵێن ئەوەی کۆنەکە داشکانەکە بڵێن لە سا هەفتایە ئەبێ ئەو داشکانە لە ژێران نووسرابێ لەسەر ئەو وەرەقەی کە هەیە اینجا بەدەل لەوش ئێمە چین لە کاشێرەکەی ئەین بزانین لە کاشێرەکەشا داشکاوە چکە چەنەها ئەو زۆر گرنگە کاکسوان ئەبێ هاوڵاتی زۆر ئاگادار بێ لەمە ئێمە ئێستا بەدەستخۆشیەوە هاوڵەتانی شاری سلەیمانی کە ئەچنە سەر کاشێر نرخەکانیان لایە بۆ نمونە ئەم پەنیرە بەوە کراوە ئەم جلە بەوەیە ئەگەر کاشێرەکە زیای لەسەر و یەکسەر وەرسەکەمان بۆین ئەڵێ ئەوەی کردووە لە داشکانەکەی ئەمەڵێ ئەو یەکسەر داخستنە بڵێ ئەمە هوشیاری هاوڵی زۆر مهمە لەبەر ئەوە بۆ دڵنیایی خۆت ئەو وەسە و بالابێ کە داتی هەڵیگرە لە ماڵە بچۆ بەراوردی بکە نرخەکەی لەسەرە لەوانەیە جاری وا هەیە ئەو نرخە 20,050 لە سند بیت بەس هەندێشن کاشێری نییە نابێت هەمووی ئەوانە ئێمە داشکانیان بۆکەین هەمووی وەسڵ و کاشێری هەیە ئەوەی کە داشکاندنی نەبێ داشکانی نەکردو کێشەمانی ئێمە خۆی ئێمە بۆ نمونە کە شوێن لە ساقانە هەیە بەس هاوڵاتی مناڵە موشیارە بۆ نمونە نرخەکەی لایە لەسەر ڕەفەکە نرخێ نووسراوە لە ژێریە کراوەتە ئیجباری لە سەرڕەفەکانە بڕۆ تۆ بچۆ مارکێتە گەورانەوە خۆ ئێوە خەڵکی شاری سلێمانی نوەزانن ئەم هەموو مارکێتە گەورەکان کردیانە بەس مارکێتە بچووکەکان بڕۆ ئێستاش مارکێتە بچووکان ئێمە چین ئەبێ هەمووی کردی بێتی هەتا تۆ بڕۆ سەوزە و میوە کە لە ناو بازاڕە هەیە یا لەو حیکی هەڵواسی و یا لەسەر هەموو نەکرابێتوان ئەگادارتان ئێمە هەموو شوێن نەخەڵناواسین نەخەڵناواسنێکێکە لە مەرجەکانی ئێمە بۆ نمونە کاچینە شوێنێکەوە بۆ تۆ نابێ بڵێ ئەمە بەچەند ئەوە بەچەنەوە بەچەند ڕقەدانراوە تر ئەمە هەموو ئاسانکاری بۆ هاوڵاتێکە و هەم بۆ خاوەن شوێنش کە تۆ چووشە شوێنەکەەوە بۆ نمونە 50 ئایتم سەوابکەی هەر خۆت لەوانێت تووشی حاڵەت دەبی پێ ناخۆش بێ بەس کە نرخەکە ڕاسترابێ بەپێی گیرفانی خۆت لەوانێت ئێستا تۆ بۆ نمونە ئێمە چێشخان ڕێستۆرانتەکان بڕۆ هەموو چێشخانێک و مینوی خۆی هەیە سیرەکەی بۆ نمونە پێی گیرفانی خۆ ئەبێ لەوانە شتە داواکەی جاری وایە تۆ ئەگەر ئەو مینوێ نەبێ نازای نرخەکە چەنە لەبەرەوە ئێمە بەڵێ لەبەرەوە هەموو شوێنەکان بۆ نمونە ئەبێ یا نرخی بەستان دەڕواستی بێ یا نرخەکان لەسەر باشە کاکسۆران لەسەر ئەو داشکانەی کە باست کە بە تایبەت خۆراکەکان زۆر جار لای هاوڵاتی گومانێک دروستە بێ بەرامبەر ئەو خۆراکانی کە داشکاندنی بۆکرێ وا هەستەکەن یان کوالیتێکی باش نییە یان ئەوە تا بەرواری بەسەرچوونەکەی نزیکە یان ئەوە تا ستیکەرەکەی گۆڕاوە ها شتێک لەو بابەتانە ئێوە تا چەند دڵنیایی ئێن بە هاوڵاتیان کە ئەو داشکانانی بۆ خواردن ئەکرێ هیچ گومانێکی تیان بە دڵنیاییەوە ئێڵێنەوە چەند دڵنیایین بە هاوڵاتی ئەو داشکانانە هەمووی تەواوە کاردەکەشی تەواوە ئەوەی کە تۆ باسەکە دوسێ ڕۆژەوە کەوتە عەرزی تایبەتەوە ناکرێت داشکانەوە بۆ نمونە تۆ چیتە شوێنێکەوە سێرەکەی عەرزی تایبەتی کردو بۆ مەجموعەی مادا 3 ڕۆژی ماوە لەبەرەوە بە ئێمە یەک شتێکی بڵین بۆ زانین هەڵ ئێمە بۆ نمونە کە ئێمڕۆ 16 چوارە لیژنەیەکە چێتە مارکێتەکەەوە تا 12 شەو بۆی نێ 16 چوار بگرێ تا 12 شەو چکە تا ئێمڕۆ خوات بەس هاوڵاتی بەس مارکێتی وا هەیە هەفتەی ما بەلای بردو خۆی دایانێ بۆ شەریکە ئێمە ساوش نایاڵێنێ ساوش نەماوە بۆ گەڕانەوە نەماوە بۆ نمونە وسڵەکوێنێ ئەڵێ ئەم مادانی لا هەیە لای چاودێری بازرگانی تەلەفەکری چکە ئێمە کێشێکمان وەختی خۆی ئەو مادانە کاگەڕایەوە دەنگۆیەگە بوو کە شەریکاتەکان ئەیان کردەوە ناو شتی تازەوە ینی بۆ نمونە 4 پارچە ستیکەرەکانە گۆڕی ستیکەرەکە زۆر زەحمەتە جاری وا چکە زەحمەتە هەندێک ئەوە لەزگێ ئێمە لەزگە مەمنوعەوە هەر نایڵێ لەزگە هەبێت بەس تۆ بۆ نمونە هەمووی لێ بکەیت ستیکەری تازەی بۆ ناکرێت لەبەرەوە ئێمە چەندەها شوێن کە ئەو شتانشی کردبوو ئێستا هەموویمان خوبەیاوە بۆ نمونە شتی کۆنی کردبووە تازەکان ئێستا ئەوە نەماوە بە دڵنیایە ئەوش چارەسەرێکی باشە بۆ ئەوەی لای خۆمان تەلەفەکەی تر ناگەڕێت بۆ شەریک کاکسۆران جاری وا هەیە بە تایبەتی خواردنە لە قوتونراوەکان کەیکڕی لە مارکێتەکە بەرواری بەسەرچوونەکەی دوورە بەڵام کە هێنێتە ماڵەوە هەڵی ئەبسڕی جاری وایە کە ڕووی کردووە بەهۆی خراپ هەڵگرتنەکەی و کۆگاکردنەکەی تر ئەگەر لە مارکێتەکە بێ یاخود لە شوێنی کۆگاکەیا بێ
ئەو کاتە کێ بەرپرسە بێ لێ لێپرسینەوە لە کێکرێت ئەو کاتە لە فرۆشیار یان سەیری هاوڵاتی ئێمە چەنا هاوڵاتی هەیە بۆ نمونە پەنیری کڕیوە کاڵی چڕۆ کڕای بوو یەکسەر تەلەفۆنی کردو توێتی لە فلان مارکێت ئەم مادەم کڕیەوە مۆسڵەکەمە کاتە بە پەیوەندیتان پێوە بەڵێ ئەخر ئەزایی بکەی پەیوەندیمان پەیوەندەکان من چوزانم ێستا تۆ ناچی لە مارکێت شتاڵ چڕی چکە زەرەری بۆ هاوڵات بۆ شوێنە تۆ وانە کە تۆ هەڵە بچڕی کێشە بۆ دوو جاری وا هەیە ئەمەشمان هەیە هاوڵاتی چۆ شتەکەی هەڵبچڕی و دایناوەتەوە ئەمەش کێشە بۆ مارکێتەکە دروست بوو بەڕاستی بەداخەوە ئەوشمان هەبووە بەس بە دڵنیاییەوە ئێستا هاوڵاتی کە شتێک کڕێ یەکسەر یەک ئەڵێ ئەمە وەسڵەکەمە لەم مارکێتە کڕیمە ئێماڵین دەستی لێمە ئەچینێ مارکێتەکە هەموو ئەو شتە حەجزەکەین چەند پارچەی هەبێ 1000 بێ 2000 بێ 10 کارتۆن بێ 100 لە حیزەکەین لەکوێ کڕیوێتی چکار لەمە شەریکە کڕیوێتی ئەمە حیزەکرێ ئەچینە شەریکەکەش لە شیرەکەش حیزیەکەین سمپڵی لێوەرجێتەوە بۆ پشکنین بە عەشوایی بۆ نمونە 100 کارتۆنی هەیە 6 دانە ئایتم وەرەگیرێتەوە ئەزرێتە بۆ پشکنین لە پشکینەکە لەوێ لە برادرانی تەندروستی خۆیان بەپێی ڕێنمانی کە هەیەە پشکنی بۆکەنەوە ئەگەر دەچوو لە پشکینە ئەدرێتەوە چکار خەزەکەی تاوە ئەگەر دەریژ نەچوو ئەوەی سەر تەلەڤەکرێتە زاد کاک سۆران سەبارەت باسی ڕێستۆرانتەکانمان کرد لەم ڕۆژانەیە چاودێری ڕێستۆرانتەکانتان کردووە بۆی بزانم کە نرخەکان چۆن بەتایبەت ئەو ڕێستۆرانتانەی کە کراونەتەوە لە مانگی ڕەمەزاندا چکە بەشێکیان داخراون ئەن با بڵێن کراوەنی لە مانگی پیرۆز ڕەمەزاندا وە چ حاڵەتێکی سەیر و سەمەرە ئەگەر بینی بێت لەم ڕۆژانەیە ڕوویابە لەسەر چۆنەتی نرخەکان و مامەڵی هاوڵاتیان لەگەڵ ئەو شمەک و کاڵانە بۆی کە نرخێک زۆر بەرز بۆ بێت یاخود حاڵەتێک بەسەر هاوڵاتیە کاتە بێت و دوایەن وتەشت لەبەرەوەی کاتمان نەما زۆر باشە بەنسبەت ڕێستۆران شەشخانەکانەوە وەکو ئاماژەم پێە هەمووی مینوی هەیە یعنی کە دەستکاری مینۆ بکەوە نرخی گۆڕیوە لەبەرەوە ناتوانن ئەو نرخانە وەکو خۆی ماوەتەوە مینۆکان هەمووی دانراوە ئەگەر گۆڕانکاری بۆی نرخی گۆشتۆ کرابێ ئێمە ئاگاداری بۆ نمونە کەباب بۆ ئەم شتانەکە لە شاری سلێمانیە خەڵکێکی خواتولاوانێ کەباب شیش وای 500 دانیشی بێتە سەر ئەوە ئێمە ئاگاداری بەرەوە بە دڵنیاییەوە ئێمە سەرپەرشتی و شوێنانەژەکەین دواتشم ئەوەیە من بە بۆنەی جژنی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایی لە سەرجەم هاوڵاتیانی شاری سلێمانی و هەرێمی کوردستان موسڵمانی جیهانەکەین لە کارمەندەکانی ئێوەش و ئەو دەورە جوانەی کە ڕاگەاندن هەیەی هیوادارین هەر هەیبێ لێرەشەوە داوا لە هاوڵاتیانی شاری سلێمانیەکەین ئێمە لە ڕۆژانی جژنیشە داواممان هەیە هەچ حاڵەتێکیان بینی ئەتوانم پەیوەندیمان پێوەکەن بۆ ژمارە گەرمتان هەیە ئێمە 4 ژمارە بڵاوەکەین و ئێستاژەر بڵایەکەینەوە ژمارە سا ئەمە ڕاستە خۆ کۆنتاکیانەیە هەموو ڕۆژە لەگەڵمانە ژمارە 0 ژمارە 0 ژمارە 0 ئەمانە هەمووی لە خزمەتی هاوڵاتیانەیە لە هەچ کاتێکا بوو لە بەیانیا بوو لە شەوە بوو لە ئەسرا بوو پەیوەندیمان پێ بکەین ئێمە دەست بەجێ دژانەی بۆ شۆنانە خۆش بێ و ماندوو نەبن کاک سۆران بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ هەوڵ و ماندووبوون و بەردەوامی و ئەو خزمەتە گەورەی کە خزمەتی هاوڵاتیانەکەن زۆر سپاس بۆ سۆران عەبدولغەفور کە بەڕێزیان بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی سپاس بۆی کە لە مەشی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادەبوون بەڵێ هەوار دەچینە لای بابەتێکی تر